بۆ بەدواداچوون لە سەرکار و پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەموو ساڵێک ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان راپۆرتێک ئامادە دەکات و لە کۆتایی ساڵدا بە ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەن گفتوگۆی لەسەر دەکرێت. راپۆرتەکە تەواوی ئەو کار و پرۆژانەی تێدایە کە لە کۆبوونەوەکانی ئەنجومەن باسی لێوە کراوە، ئەوانەی کە جێبەجێ کراون یاخود ئەوانەی جێبەجێ نەکراون و هۆکارەکانی جێبەجێ نەکردنیشی. ئێمە لە ڕێگەی ئەم راپۆرتەوە ئەمانەوێت ببینە حەلقەیەکی وەسڵ لە بینی هاوڵاتیان و لەگەڵ نوێنەرەکانیانە بە هاوڵاتیان ڕابگەێنین کە نوێنەرەکان لە ئەندام لە پەرلەمانی عێراق و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە مودەی ئەم ساڵی ڕابردووە ئەم چالاشانەیان ئەنجام داوە و هەروەها لە لای کەشەوە بیری نوێنەرەکانی بخەینەوە کە هاوڵاتی چاوەڕوانیەکانیان لە بەڕێستان زیاترە بەوەی کە پێویستە هەوڵێکی جددیتر، هەوڵێکی فراوانتر، هەوڵێکی گشتگیرتر بدرێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناو پارێزگاکە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێن ئەو کار و پرۆژانەی جێبەجێ نەکراون هۆکارەکەی دۆخی دارایی بووە و ئەوان لێی بەرپرسیار نین، بەڵام لەگەڵ ئەوەشدا لیژنەکانی ئەنجومەن تەواو چالاکن و بە دوواداچوون بۆ ئەم کار و پرۆژانە دەکەن کە ئێستا هەن. طبعا ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا لە 24/6/2014 دەست بەکار بووین، بەڵام لە 24/6/2018 تەواو بوو ماوەکەمان. ئێمە لە فەراغێکی یاساییە بووین، لە دوای 24/6 90 ڕۆژ بە پێی یاساکە بۆمان هەیە ئێمە ئیشی خۆمان بکەین. لە دوای ئەوە لە فەراغە یاساکە ئێمە کە نووسراو کرا لە ئەنجومەنەکانەوە لە فەراغێکی یاسایی بووین هەتا کەوتەوە مانگی 2019 ئەوە بوو ئەنجومەنی وەزیران ئەم یاسایی هەموار کردەوە، یاسای 2013 هەموار کردەوە. بەپێی ئەو یاسایە ئێمە تا ئێستا لە ئیش و کاری خۆمان بەردەوام بین تا کاتی هەڵبژاردن. ئەمەڵ ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان لە پاڵ هەڵسەنگاندنی کار و پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەڵسەنگاندنی بۆ کار و چالاکیەکانی فراکسیۆنە کوردیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش کردووە. ئەوان دەڵێن ئامانجیان لەو هەڵسەنگاندنانە بۆ ئەوەیە هاوڵاتیان ئاگادار بن فراکسیۆنەکان ئەو بەڵێنەی کە کاتی خۆی بە دەنگدەرانیان داوە جێبەجێ کراوە یاخود نا.